ڕۆژنامەی کاغەز لە نێوان گرنگیەکی مێژووی و پەراوێزخستندا یاری دەکات. تەکنەلۆجیا و بە فراوانی تۆڕە کۆمەڵایەتەکان خەریکە ڕۆلی ڕۆژنامەی کاغەز کاڵ دەکاتەوە. لەم ڕۆژەی ئێستادا کوردستانی نوێ یەکێک لەو ڕۆژنامانەی کە زیاتر لە 26 ساڵە بە بەردەوامی چاپ دەکرێت بۆ بەزیندوی و هێشتنەوەی لە پاڵ چاپەکەیدا لە تۆڕە کۆمەڵایەتەکانیشدا درێژە بە کاروانی ڕۆژنامە نووسی خۆی دەدات کە ئەمەش یەکێکە لەو هۆکارانەی کە پاشەکشێکردنی ئاسان نییە. ڕۆژنامەی کاغەزی ئێستا هەروەک چۆن لە هەموو جیهان کاریگەری کەم بۆتەوە، بەڵام هێشتا هەر ماوە ئەتوانی برەی پێوێ. ئەگەر ببینین ڕۆژنامە گەورە جیهانیەکان هاوتەریب لەگەڵ ڕۆژنامەکەیانە کە بە کاغەز چاپیەکەن لە ڕێی سۆشیال میدیا و ئەلیکترۆنی و برەیان بە بوارەکەیەوە. ئێمەش لە کوردستانی نوێ لە عینوێترین هەنگاومانە لەم چەند هەفتەی دواییە کە دەستمان پێ کردووە سەن ئەو هەڵەمانەوە کە ڕۆژنامەکە لە باری سۆشیال میدیا چاگرنگی پێ بدەین. بۆ نمونە بەیانیان ئێمە ڕۆژنامەکەمان لە شێوەیەکی ڤیدیۆیی عەرزەکەین، دوایی چەند ئینفۆگرافیەکمانەیە بە شێوەی ڤیدیۆ بە شێوەی وێنە زانیاریەکانمان ئەو پیامە میدیانەی ئێمە لە کوردستانی نوێ هەمانە لە سۆشیال میدیا ئەیگەێنین هاوتەریب لەگەڵ ڕۆژنامە کاغەزیەکە. مامۆستایەکی زانکۆ پێی وایە ناکرێت بە تەواوی کۆتایی بە ڕۆژنامەی کاغەز بهێنرێت لەبەرەوەی زۆربەی بڕیاری و ئاگاداریانەی کە لەلایەن دەستگا ڕسمیەکان و دادگاکانەوە کە پێیوەستە بە کۆی کۆمەلگاوە دەبێت لە ڕۆژنامە ڕسمیەکاندا بڵاو بکرێنەوە. ڕەنگە ڕۆژنامەی ئەلکترۆنی و تۆڕە کۆمەڵایەتەکان نەتوانن ببنە جێگرەی ڕۆژنامەی کاغەز و لە ڕووی مێژووی و ئەرشیڤیشەوە ڕۆژنامەی کاغەز ئاوێنەی ڕۆشنبیری و کولتوری گەلێکە. ئەگە بەرەونەمان بڕوات ئەوە زیانێکی ترە کە بەر شارستانێتی ئەو گەلە دەکەوێت. ڕۆژنامەی کاغەز خۆی بوونی یەکێکە لە زەڕوریەتەکان کە پێویستە هەبێت لە هەموو وڵاتێک لە هەموو شوێنێک پێویستە ڕۆژنامەی کاغەز هەبێت. یەکێک لە هۆکارە هەرە سەرێکەکان ئەوەیە کە ئەو قەزایانەی لە محکەمەوە تەوجیهکرێ ئەعلانەکرێ ڕاگەاندنی بۆ کرێ، هەندێک شت هەیە لە دام و دەستگا فەرمیەکانەوە ڕاگەاندنی بۆ کرێ لە ئەوەی کە پێوترێ مزایدە و مناقەسە و شتە لایەنە قانونەکانی ئەوراقانە کە پێویستە لە دوو ڕۆژنامەی فەرمی ڕسمی لە بڵاو ببێتەوە. کەواتە ئەمە لایەنێک فەراغێکمان بۆ دروستەکە گەر ڕۆژنامەی کاغەز بە تەواوەتی لە لای ئێمە یاخود لە کوردستان نەمێنێت. بەشێکی زۆری ڕۆژنامە کاغەزیەکان لە هەرێمی کوردستاندا ڕۆژنامەی ئازادن و زۆر بەشیان لە سلێمانیەوە لەدایک بوون و لەو کەشە ئازادی سلێمانی توانیویانە ئازادە درێژە بەکاری ڕۆژنامەوانی خۆیان بدەن. بەڵام لە ئێستادا پێشکەوتنی تەکنۆلۆژیا و ڕۆژنامە ئەلکترۆنی ڕۆڵی کەم کردوونەتەوە. هەر پێوەزم بابەتە ڕۆژنامەی ئاوێنە بڕیاری ڕاگررتنی چاپی ڕۆژنامەکەی داوە. سەردەمانێک ڕۆژنامەی کاغەزێکی بوو لە سەرچاوە گرنگەکانی بڵاوکراوەکان، بەڵام پێشکەوتنی تەکنۆلۆژیا و زۆربوونی ڕۆژنامەی ئەلکترۆنی تەنگی بە ڕۆژنامەی کاغەز هەڵچنیوە و خەریکە خۆریان بەرەو ئاوابوون دەڕوات. بەڵام وەک ڕۆژنامەنووسان دەڵێن جێگەی ڕۆژنامەی کاغەز تەنها ڕۆژنامەی کاغەزە. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.